زانایەک هەیە بە ناوی ئیدوارد دی بۆنۆ. ئەم زانایە وتوێتی باشترین پێناسە بۆ بەدبەختی بریتیە لە زۆری مەودای نێوان تواناکانمان و چاوەڕوانیەکانمان. یەک دێڕە، بەڵام جوانترین پێناسەی بەدبەختیە. بەدبەخت دوای ئەو کەسەی کە ئیمانی نییە بەخوا، کە ماڵوێرانی قیامەتە، کە قەبری پڕ لە ئاگرا، کە دۆزەخ چاوەڕێیەتی، ئیتر لەوە بەدبەختتر هەر نییە. بەڵام ئەگەوێتە سەر لایەنە مادیەکەی دنیایەکەی، بەدبەخت بریتیە لە دیدگای ئەم زانایەوە زۆری مەودای نێوان تواناکانمان و چاوەڕوانیەکانمان. چاوەڕوانی زۆرت هەبێ، بەڵام تواناکانت کەم بن، ئێترەوە بەدبەختە، چونکە حەجگیز ناگەیتە ئەو لووتکەیە. تا قادرمەیەک سەر دەکەی قادرمەیەکی کە زیاد دەکات، تا قادرمەیەک زیاد دەکەی زیاتر دەبێت. ئێتر دەمری، هەوڵ لە هەوڵدانە هەر چاوەڕوانیەکانت پڕ نابنەوە تا دەتخەنە قەبرەکە و تۆزە خۆڵ دەکەنە سەر چاوت. بە خۆڵی قەبرەکە نەبێت چاوی مرۆڤ پڕ نابێتەوە. ئیتر بەدبەختە، وەکو سمۆرە وایە. ئەوە پێڵەن ژیانی سمۆرە، سمۆرەی داماوە ساڵ 12 مانگ لە گوێز و لە بەڕوو لەمانە دەشارێتەوە. هەر هەمووی ئەوەی کە دەیخوا یەک لە سەر سەتی ئەوە نییە کە دەیشارێتەوە. دواتر فەقیری لە بیری دەچێتەوە، پەرت و بڵاوش بێ بەرنامە، هەر چاندوێتی ئیشی خوا پڕ حیکمەتە. سمۆرە بەدبەخت نییە، چونکە ئەو نیزامی کە خوا بۆی داناوە ئەوە جوانە. ئەو هەموو دارستانە کە تۆ دەیبینی هیچی دەستی شارەوانی و وەزارەتی ژینگە و وەزارەتی کوشت و کاڵی نەگەیشتوتەیە. ئەڵێن ڕۆکە سروشتیەکان، خۆرسکەکان، هیچ شتێ لە خۆرسکان ناڕوێ. ئەوە بەرهەمی ئەو سمۆرانەیە کە لەو شاخانەدا ئەچن ئەو ئەرزە هەڵدەکۆڵەیە، بەڕووی تێدەکا، گوێزی تێدەکا، لە دوایدا شوێنەکە گۆیژی تێدەکا، لە شوێنەکە بەخۆی شین دەبێتەوە. هەمووی چاندۆ کردوێتی بە دارستان. بەڵام مەبەستمان لەوەیە ئەو هەموو ڕاکەڕاکەی ئەو یەک لە سەتیشی ناخوا. سمۆرە بە خزمەتە، بەڵام مرۆڤی وا هەیە تەبیعەت سمۆرەیە، هەر کۆ دەکاتەوە، هەر دەیشارێتەوە، هەر خزنی دەکا، بەڵام هەر ڕاکەڕاک، هەر ماندووبوون، هەر ئومێد خواستن و ئاوات خواستنی زۆر، بەڵام یەک لەسەر سەتی ئەوەش سوودمەند نابێت کە پەیدای کردووە. چێژی لێوەرناگرێت. دەیکە تۆ چێژ لێوەرنەگر واتە هەر نیتە، تەنها حرەسێک بووی، تەنها پاسەوانێکی بڕەزیل بووی کە نە قیامەتی خۆتت پێ ئاوادان کردەوە، نەدڵی کەسێکت خۆش کرد تا بە خۆشت دڵت خۆش بێ، نەخۆشت سوود لێ بینی، هیوایە ناڵ منداڵەکانیشی سوودی لێ ببینن. چەند کەسێ دەوڵەمەندە وەڵڵەهی مناڵەکانی لە قوتابخانە محتاجن، چاوەڕێی پسکی دەکەن کە یەکێ بەشیاندا، ئەو باوکە ئامادە نیە $100 بداتێ. چەند گەنج هەبووە باسی حاڵی خۆی دەکات کە باوکی زۆر دەوڵەمەندە، بەڵام لە زانکۆدا ڕەشوڕوتە، ئامادە نییە شتێک پارە بخاتە دەستیەوە. هەر ئەڵێ پرۆژەمان هەیە، هەر دەڵێ کۆی کەینەوە، هەر ئەڵێ لە چاو فڵان کەسە هیچمان نییە، ئێمە هەر دەبێت نان نەخۆین و زیاتر پرۆژەمان هەبێ، پرۆژەکانیش دواتر بە قەبرێک کە کەسێک کردوێتی بەوە قەف کۆتاییان پێدێ.